ئەچینە لە یەکێک لە پێشەنگە شێوەکاریە هاوبەشەکان. دیارە زۆر نەو پێشەنگە بە تایبەت شێوەکارە هاوبەشانەیە کە لە ئێستاە بە بەردەوامی بە ئەنجامەگەێنرێت، بە تایبەتیش لەلایەن شێوەکارانی کورد وارووا شێوەکارانی عەرەب و بە تایبەتیش ناوەڕاست و خواروی عێراقەوە کە پێکەوە چەندین کاری جوان نمایشەکرێت. لە ئێستاشدا توانراوە کە پێشانگایەکی تر جارێکی تر بۆ بەشەیەک لە هونەرمەندان و شێوەکارانی کورد و هەروە عەرەب بە شێوەیەکی هاوبەش و بە چەندین کاری ناوەزەی جوان بکرێتەوە و نمایش بکرێت لە نێو هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە. بەڵام دیارە نمایشەکە تەنها بۆ یەک ڕۆژە. 23هەمین پێشانگای کۆمەڵی ڕەوافێک تەرانیم لە هۆڵی ئەمنە سوورەکە کرایەوە بۆ ژمارەیەک لە هونەرمەندانی شێوەکاری عێراق و کوردستان کە هەر یەکێک لەو شێوەکارانە بە چەندین تابلۆی قەبارە جیاواز بەشداریان کردووە و دڵخۆشن بم پێشانگایە کە هاوبەشە لە نێوان شێوەکارانی کورد و شێوەکارانی عەرەب. جێ ئاماژەی پێشانگەکە بۆ ماوەی یەک ڕۆژ بەردەوامە بێ. بەنسبەت بۆ پێشەنگاکە بەگشتی زیاتر لە 6 شێوەکار بەشدار بووە لە هەموو بەشەکانی عێراق و کوردستانەوە. لە ڕێژەی تقریبان 80 زیاتر ژنانە. ئیشێکی خۆ من بای تەنها یەک تابلۆ بەشدار بووم. تابلۆکەش گەڵای دارێکە کە پێوترێ داری جینگە. بەمانەی ئەو هێناومە جنگە پێ ئەوترێ داری ژیان، داری خۆشەویستی. لەبەرەوە لە ساڵی 1945 لە هیرۆشیما کاتێ ئەو بۆمبەی پێتەقێنرا و هیچ ژیانێک نەما لەو شارە، تەنها یەک دار نەبێ بە سەوزی مایەوە هەرچەند زرد بوویەوە دوای ئەوە ژیانی بۆ گەڕایەوە، ئەویش داری جینگە بوو. داری جینگە بە مانای ژیان، بە مانای خۆشەویستی، بە مانای ئاشتی. مانای تابلۆکەم ئەوەیە کە من هەرگیز من بم یان کەسانێکی تر نابێ هیوا لە دەست بین کە شارێک بە تەواوی ڕووخا، بەڵام یەک دار هیوا و خۆشی بۆ گەڕاندەوە. تا چەند لە کارە هونەری و بەرهەمە هونەرەکان تا هەوڵت داوە بەرهەمەکانت هەڵگری پەیامێک بن، پەیامەکە هەرچێک بێت کە خۆت بتەوێت؟ لە ژیانمدا هیچ تابلۆیەکم نەکێشاوە مانای نەبێت. بەڕای من ڕێز و احترامم هەیە بۆ هەموو شێوەکارانە. زۆر شێوەکاری گەورە و بەناوبانگمان هەیە، بەڵام هەموو ئیشەکانی تەنها سروشتە یان ڕسمی کەسێک ئەگرێ بە بەرامبەرێک مەسەلەن یان بە هەدیە بێ. زۆر شێوەکار هەیە ئەتوانێ ڕسمی جەنابەت بکێشێ، سۆنیا خان مەسەلەن، یا ڕسمی سروشتێک بکێشێ. بەڵام بەداخەوە زۆر بەدەگمەن شێوەکارمان هەیە مانا بگەێنێ بە تابلۆکانی. من زۆربەی تابلۆکانم بۆ ژیانە، زۆربەی تابلۆکانم بۆ ئافرەتە، بە تایبەتی لە کۆمەڵگای ئێمە ژنان زۆر یعنی لەسەر چەخت و ئازار و بزەختی ژیاندان. بۆیە زۆربەی تابلۆکانم ئەوەیە، هەموو تابلۆکانم پەیامێک ئەگەیەنێ. لەبەر ئەوە زۆر شێوەکارمان هەیە سروشت ئەگەیەنێ، باز شێوەکانمان شەبێ پەیام بگەیەنێ. یەکی لە تابلۆکانم من کە خۆم زۆر شانازی پێوەکەم لە پشتەوە ژنێکی ڕووتە هەموو ئەم سلێمانیە وتی چۆن تۆ جورئەتی ئەوەت کردووە، ئاخر کۆمەڵگە ئێمە تەحملی ئەوە کە ژن بە ڕووتی دروستکەی، بەڵام پەیامێکی تیا بوو. هەموو ڕەنگەکاری ڕەنگی لێدان و ئازاری ژن بوو، هەموو پشتی بە ئازار و بە لێدان و خوێناوی بوو. بەرامبەر بەوە بەڵام زۆر دڵخۆشم کە لە دوای من بینیم زۆر لە شێوەکارانی ئافرەت بە تایبەتی جورئەتی ئەوەیان کرد هەمان ئەو تابلۆی منە بکێشنەوە کە لەم پێشانگاشە تابلۆی چەند شێوەکارێکی ئافرەت هەیە ژنی کێشاوە
بۆ بەبێ هیچ و ئازاری ژنی پیشاندا و زۆر زۆر دڵخۆشیە بۆ من کە توانیم ئەو کۆت و زنجیرە کۆمەلگا بشکێنم بە یەکەم تابلۆ کە من پێش 6-7 ساڵە کێشام بوو بە جێگەی ڕەخنەی هەموو نەک هە سلێمانی کوردستان. المعرض لتجمع روافد للفن المعاصر أسس المعرض سنة 2016 اللي أسس الفنان التشكيلي کۆمەڵەی ڕەوافد بۆ هونەر لە ساڵی 2016 دامەزرا و هونەرمەندی شێوەکاری عێراقی عیسام ناجی ئەم کۆمەڵەی دامەزراندووە. من سەفا فەدراویم بەڕێوبەری کارگێڕی کۆمەڵگەکەم. ئەم پێشەنگایە 20هەمین پێشەنگایە لە زۆربەی پارێزگاکانی عێراق ئەم پێشەنگایەمان کردوتەوە. بیرۆکەی پێشەنگاکە ئەوەیە ئێمە بتوانین هاوکاری بزوتنەوەی هونەری بکەین لە عێراق و پێشەنگاکەمان چەندین بابەتی جیاوازی کۆمەڵگا لەخۆ دەگرێت. کۆمەڵەی ڕەوافد بۆ هونەر لە ساڵی 2016 دامەزراوە و هونەرمەندی شێوەکاری عێراقی عیسام ناجی کۆمەڵەکەی دامەزراندووە. من سەفا فەدراویم و بەڕێوبەری کارگێڕی کۆمەڵەکەم. ئەم پێشەنگایە 20هەمین پێشەنگایە لە زۆربەی پارێزگاکانی عێراق ئەم پێشەنگایە کراوەتەوە. بیرۆکەی پێشەنگاکە ئەوەیە ئێمە بتوانین هاوکاری بزوتنەوەی هونەری بکەین و لە عێراق و پێشەنگاکەمان چەندین بابەتی جیاوازی ئەم کۆمەڵگەی لە خۆگرتو و هەروەها بەهێزکردنی پردی پەیوەندی نێوان هونەرمەندانی عێراق و کوردستانە. هذا المعرض صار فد تعايش بين الفنان العراقي من مختلف محافظات العراق وفناني كردستان، وإن شاء الله ينول رضاكم.